حکومت هرما کوردستان ji aliyekî dixwaze krîza kelekebûya dareyê herêmê çareser bike û narazîbûna hewlatiyan kêm bike, ji aliyekê din ve tevgera goran daxwaza hilweşandina wê dike. Daxwaziya goran bi hilweşandina hikûmetê ji aliyê hindek aliyan ve hatiye pejirandin, lê bê mîkanîzmeka cêwaztir. حکومت ئەتوانین بڵێن متمانەی هاوڵاتیەکانی لەدەست داوە کە حکومەتێک نەتوانێت موچەی فەرمانبەرەکانی دابینکە و نیگەرانی هاوڵاتیەکانی خۆی بڕێوێنێتەوە مانای وایە لە ئاستی لێپرسراوێتیدا نییە. بەڵام کێشانەوەی متمانە لە حکومەت پێویستی بە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان هەیە و ئەبێ پەرلەمانی کوردستان ئیستیجوابی حکومەت بکە و پرساندن کە بۆ سەرۆکی حکومەت و جێگرەکەی و کابینەکەی، بەڵام لەبەر ئەم دۆخی ئێستای کوردستان کە پەرلەمان کۆ نابێتەوە لەبەرەوە هیچ شتێک ناکرێت. Parta Demokrata Kurdistanê ku pişka şêra kabîna heştema hikûmetê bi destêweye bi gorana çaverêkirî bû ku dijî hilweşandina hikûmetê dê sekine. سەرۆکی هەرێم جوودی نییە. ئەماڵێن پەرلەمان ئیفلیج کراوە. حکوومەتەکەشی هەڵبۆشێنیتەوە لە کاتێکا کە تۆ لە قەیرانی داراییایت و لە شەڕێکی نەخوازراوی دژی تیرۆریستانی داعش ئایا وەس ئێمە کۆمەڵگای چی لێت بە بێدووشت بێ. یان مەبەستیانەوەی هەڵبژاردننی پێشۆخت بکرێ بۆ قاسە بەتاڵی حکوومەت و بە بێپارەی هەڵبژاردن چۆنەکەیت و کاتیشیشی ئەوێت و سیاسیەن و یان بڵێن ئەمنیەن ئەوە جێبەجێ ناکرێ. یان ئەیانەوە حکوومەتێکی ئینتیقالی دروست بێ. Yeketiya Niştimaniya Kurdistanê ku beriya niha fraksiyona wê raganbû eger wezîrên goran û serokê parlemanî nevegerîte ser karê xwe dê hikûmetê û parlemanî helweşînîtin. Lê niha fraksiyona yeketî axiftineka din dike. هەنگاوی خێرا ئەوەیە پەرلەمانی کوردستان تەفعیل بکرێتەوە، بارودۆخی سیاسی نێوان لایەنەکان ئاسایی بکرێتەوە، ئەو کاتە نەخشە ڕێگایەک دابندرێ بۆ ئەو ماوەی کە لە بەردەستدا ماوە حکوومەت کارەکانی بەڕێ بکە. بەدیدی ئێمە حکوومەت بەردەوام بێ، بەڵام بە بەدیهێنانی خواستەکانی خەڵکی کوردستان بە تایبەتی موچەی خەڵکی کوردستان. ئەگەرنا پێویستە ئەم حکوومەتە تەرشێخ بکرێتەوە و لە تەرشێخکردنەوەیدا پشت بەسرێ بە دابینکردنی گوزەران و ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیان. Li gorî peyrevê navxuyê Parlemanê Kurdistanê li ser karladana serokê civata wezîran bêdengê dû li ser sê endamên Parlemanê Kurdistanê dibe. Ev demekî de ye bi sedema rêgirîkirin lê serokê Parlemanê zêtir jê pêşmen Parlemanê Kurdistanê neciviye. Balweşandina hikûmetê jî pêtiviya destpêkê Parleman bête karakirin û pişra behs ji hilweşandina hikûmetê bête kirin.